ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە بایکۆتی شانۆی هەڵبژاردننی سەرۆک کۆمار لە ئێران. بڕیارە ڕۆژی هەشتی پوشپەڕی 1403 هەتاوی شانۆیەکی دیکە هەڵبژاردننی ڕژیمی دەسەڵاتداری ئێران بەڕێوە بچێت. هەر لە ئێستاوە هەموو ئاماژەکان بەیانگەریەوەن کە ئەم بەناو هەڵبژاردنە لەگەڵ یەکێک لە بێوێنەترین و بەربڵاوترین بایکۆتەکان لە ماوەی تەمەنی 45 ساڵی ئەم دەسەڵاتە بەرەوڕوو دەبێتەوە. پاڵپێوەنانی 70% خەڵک بۆ ژێر هێڵی هەژاری، ئەویش لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک لە سامانی سروشتی دانیشتووە، بێبەشکردنی هاوڵاتیان لە سەرەتاییترین ئازادی و مافی کۆمەڵایەتی، کوشتاری بە کۆمەڵ، ئەشکەنجە، ئێعدام و تیرۆر، سەپاندنی کۆنەپەرستانەترینی یاسا و ڕێساکان بەسەر ژنان و ژیانی کۆمەڵانی خەڵکدا، دژایەتی لەگەڵ ئازادی و مافە سەرەتاییەکانی نەتەوەستەم لێکراوەکان و پەرەسەندنی کارە سادبارترین زیانە کۆمەڵایەتیەکان. ئەمەیە کارنامەی ڕژیمی ئیسلامی لەسەر و بەندی بەڕێوەچوونی دوایین شانۆی هەڵبژاردن و لەسەر بەستێنی دۆخێکی ئاوا کارە سادباردایە کە شانۆی هەڵبژاردننی سەرۆک کۆماری نوێ بەڕێوە دەچێت. بایکۆتی بەرینی جەماوەری لە دوایین شانۆی هەڵبژاردننی ڕژیمدا 7% بەشداریکردن کە لێنی نێوان خەڵکو و دەسەڵاتی بەڕوونی نیشاندا. پرۆژەی یەکدەستکردنی دەسەڵات لەسەرەوە تاکە ڕێگای دەسەڵاتە بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەو دۆخەدا. ئەم یەکدەستبوونە بەو مانایە کە ڕژیمی ئیسلامیش وەک زۆرێک لە دیکتاتۆرەکان لە کۆتایەکانی تەمەنیدا پەنا دەباتە بەر تاکە ئامرازی بەردەستی واتە سەرکوتی زیاتر. لەمڕۆوە پێویستە لە بەرەی جەماوەریشدا ئەو سیاسەت و شێوازانەی کارکردن بگرێتە بەر کە ڕژیم ناتوانێت سیاسەتی سەرکوتکردن بێباکانە بەڕێوە ببات. بایکۆتی چالاکانە و لێبڕاوانەی ئەم شانۆی هەڵبژاردنە یەکێکە لەو بابەتانەی کە لە لایەکەوە دەسەڵاتی خەڵک نیشان دەدات و لە لایەکی دیکەشەوە دەبێتە شانۆی لاوازی ڕژیم و توانایەکانی سەرکوتی ڕژیمیش چیتر کاریگەری نابێت. بێگومان ئەو کەسێک کە لە سندوقی دەنگدانی ئەم شانۆی هەڵبژار نەدێتە دەرەوە ناتوانێت ملکەت و گوێڕاڵی فەرمانەکانی خامنەی و سپای پاسداران نەبێت. لەم نێوەندەدا مەسعود پزیشکیان کاندیدی خوازراوی ڕەفۆرمخوازانی حکوومەتی ئاگایانە و بەمەبەست لە فلتەری شۆڕای نگەهبان تێپەڕێنراوە بۆ ئەوەی هەندێک بازاڕی هەڵبژاردنە بێڕەونەخەکەیان گەرم کات. بەشداری بەناو ڕێفۆرمخوازەکان لەم شانۆی هەڵبژاردنەدا ئەوە دەردەخات کە ئەم دار و دەستەیە تا چەندە لەوەی کە لە قوڵای ئەم کۆمەڵگایدا دەگوزارێت بێئاگان. ئەوان نایانەوێت ئەو ڕاستیە ببینن کە زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران لە مێژە هیچ هیوایەکیان بە سندوقی دەنگدان و چاکسازی ڕژیم نەماوە. جگە لەوەش مەسعود پزیشکیان هەر لە ئێستاوە لە وتار و گفتوگەکانی هەڵبژاردندا لە کەناڵە تەلەڤیزیۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بەردەوام خۆی وەک گوێڕاڵی ڕێبەر و درێژە پێدەری ڕێگای ڕئیسی پیشان دەدات و لە دووبارەکردنەوەشیان ماندوو نابێت. هۆکارەکەشی ڕوونە. ئەوە گەر پێشی وابێت کە ڕەنگە سەر لە سندوقی دەنگدان دەرپێنێت بە دروستی لەوە تێگەیشتووە کە بۆ بەدیهێنانی ئەو ئامانجە نابێت چاوەڕێی دەنگی خەڵک بێت، بەڵکو ئەگەر بێت و کەمێک بەختی ژیاری بێت ئەوە تەنیا بە بەیعەتی بێ ئەملا و ئەولا لەگەڵ خامنەیی مسوەگەر دەبێت. ئاشکرایە کەم جارە زۆرینەی ڕەهای خەڵک ناچنە سەر سندوقەکانی دەنگدان. ڕژیم خۆی ئەو ڕاستیە دەزانێت هەر بۆیان نیگەرانی و خەمی ئەوان لە جێگایەکی دیکەوە سەرچاوە دەگرێت. کێشەی بەشداریکردن لە ڕێگای ئەو فێڵ و فریوکاریانەی کە بۆ هەمووان ئاشنان چارەسەر و مهندسی دەکەن. کێشەی سەرەکی ڕژیمەوەیە کە بتوانێت لە هەموو ئاستەکاندا خۆیان بۆ ئەو بەرەو ڕووبوونەوە چارە نووسازانە ئامادە بکەن کە چاوەڕێی دەکەن. ئەوەی کە ئێستا بەرپرسانی ڕژیمی زۆر نیگەران کردووە ئەگەری سەرهەڵدانی ئاخێزە جەماوەریەکانە لە دوای ئەم شانۆی هەڵبژاردنە. هەر بۆیە سەرۆک کۆماری داهاتووی ئێران کەسێک دەبێت کە کاری سەرکوت بۆ ئورگانە سەرکوتگەرەکان ئاسان دەکات. ئەمڕۆ ڕژیم سەرکەوتنی خۆی لە بەڕێوەبردننی ئەم بەناو هەڵبژاردنە لەوەدا دەبینێت کە بتوانێت ئەو پرۆسەیە بەهێمنی و بەبێ سەر ئێشە تێپەڕ بکات. ئەگینا خەمی شکڵگرتنی ڕێزی دوور و درێژی لە بەردەم سندوقەکانی دەنگداندا نییە. سپایەکان، بەسیجیەکان، ئەرتەش بەشێک لە دەست و پەیوەندەکانی سەر بەدام و دەستگاکانی ڕژیم و بنەماڵەکانیان بەردەوام بۆ وەڕێخستنی نمایشێکی لانیکەمی بەردەستن و ئەمجارە
هەرەوەندە بەسە بۆیان و لەگەڵ کێشەی دەنگی من کوایش بەرە ڕوونابنەوە. گومان لەوەدا نییە کە دوا بە دوای ئەم شانۆی هەڵبژاردنە و لە درێژەی شۆڕەشی ژن ژیان ئازادیدا خەبات و ناڕەزایەتیەکانی جەماوەر لە کوردستان و لە سەرانسەر ئێران لە دژی ڕژیم ئاسووڕا هەندێکی بەربڵاوتر لەخۆ دەگرێت. بەرەی نوێی خەباتی سیاسی و چینایەتی دەکرێتەوە لە جەرگەی پەرەسەندنی خەبات و ناڕەزایەتیەکی لەو چەشنەدایە کە هەنگاو بە هەنگاو بە دیلی شۆڕژگێڕانە شکڵ دەگرێت. ئەم ڕەوتە چاوەڕوان نەکراوە لە هەمان کاتدا ئەرکی هێزە چەپ و ڕادیکاڵەکانی کۆمەڵگاش دیاری دەکات. بەڵام تا ئەو جێگایی کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە، هەروەک چۆن 45 ساڵ لەمەوبەر ڕێفراندۆمی فریوکارانەی حکوومەتی ئیسلامی نایەک وشە زۆر و نەیەک وشەکەمیان یەکپارچە بایکۆت کرد و ساڵەکانی دواتریش لە زۆر گۆڕەپانی تردا دووپاتیان کردەوە. ئەمڕۆ بە شێوەیەکی لێبڕاوانەتر لە ڕابردوو هیچ گرنگی و بایەخێک بەم شانۆی هەڵبژاردنە نادەن. ئەم جارەش بە نەچوون بۆ سەرسندوقەکانی دەنگدان و بایکۆتکردنی بەربڵاو جارێکی تر نایەکی لێبڕاوانە بەم ڕژیمی کوشتار و جەنایەتە، بەم ڕژیمی هۆکار و سەبەبکاری هەژاری و برسیەتی و بێکاریە، بەم ڕژیمە پەرەپێدەرەی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و لەشفرۆشی و بەم ڕژیمە دز و گەندەڵ و تاڵان چییە دەڵێن. ئێمە داوا لە کۆمەڵانی خەڵکی تێکۆشەر و مافخوازی کوردستان دەکەین کە ئەمجارەش بە نەچوون بۆ سەر سندوقەکانی دەنگدان بایکۆتی بە تەواوەتی شانۆی هەڵبژاردنی ڕژیم کەنە دیمەنێکی شکۆداری تری بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان. کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بەرواری 29 جوێزەردانی 1403 هەتاوی.